بینای قایمقامەتی قەزای بازیان ستافیانی وەرشی بازیان باوکاری ئیداری قەزاکە خەڵاتی ڕێزێنانیان بەسەرجەم ئەو کەس و لایەن و کۆمپانیا و کارگانە بەخشی کە هاوکار و سپۆنسەری یانەی ناوبراوە بوون. کەناڵی ئاسمانی پەیامیش لە پای ڕووماڵکردنی سەرجەم یاریەکانی یانەی بازیان وەک تاکە کەناڵی ئاسمانی خەڵاتی ڕێزێنانی پێبەخشە. لە بینایی قایمقامیەتی قەزای بازیان ستافی یانەی وەرزشی بازیان بە هاوکاری ئیدارەی قەزاکە خەڵاتی ڕێزلێنانیان بەسەر جەمە و کەسوولایەن و کۆمپانیا و کارگانە بەخشی کە هاوکار و سپۆنسەری یانەی ناوبراو بوون. کەناڵی ئاسمانی پەیامیش لە پای ڕووماڵکردنی سەرجەم یاریەکانی یانەی بازیان وەک تاکە کەناڵی ئاسمانی خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشرا. دەستخۆشیمان بۆ کەناڵی پەیام کە بەردەوام لە گەیاندنی کار و چالاکیانی یانەکەمان بە دیارە. ئەمڕۆ ئەو سپاس و پێزانینی کە بەخشیمان زۆر بوو، هەندێکیان وەکو بەڕێستان لە پای تەختیەکردنی یاریەکانمان و گەیاندنی دەنگی یانەی بازیان بەرین بوو و هەندێک لەوەی کە برایان جەنابی قایمقام بەڕێزکا ئیسماعیل ئەحمەد کە بەردەوام هاوکار و پاڵپشتی یانەکەمان بووە و برانی ئاسایش و پۆلیس و کە ئەمنیەتی یاریگا و ئەمنیەتی ئۆتیبانیان دابین کردو کە هاتوون بەلامان. ئێمە وەکتیمی ڕۆژنەمادنی پەیام لەگەڵ یانەی بەیانزیانە بەردەوام بووین هەر لە خولی پلە دووەکانی کوردستان و لە پلەکەکانی کوردستان کە ئەم ساڵەکە بە درێژایی ئەم ساڵ لە یاریەکاندا کە لە یاریگای بازیان بۆ 8 یاری بوو ئێمە ئامادە بووین لە تەواوی ساتەکانی شەهر لەگەڵیان بووینەوە و لەگەڵ بڵین کێشە و گرفتەکانیشیان بووینەوە و ئینشەڵڵا بەردەوامیشە بین. قایمقامی قەزای بازیانی شوێڕایەوەی سوپاس و دەستخۆشی ئاراستەی پەیام دەکات دەشڵێت پەیام ڕۆڵی بەرچاوی بینیوە لە ڕووماڵکردنی زۆربەی چالاکێ وەرشیەکانی سنوورەکەی. جگا لەوەش پەیام مینبەرێکی زۆر باش بووە بۆ گەیاندنی داخوازیەکانی هاوڵاتیانی بازیان بە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان. سەرتا من سوپاسێکی زۆرم بۆ جەنابتان هەیە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان کە بەردەوام پەیامی وەرزش و یانەی وەرزشی بازیانتان گەیاندۆتە سەرجەم شوێنەکان. سپاسی ئێوەکەم بە تایبەتی. طبعا ئەمە یەکێکە لەو شێوازی کارکردانی کە ئێمە هەمانە هەر کەسێک هاوکار و پشتیوانمان بێ ئێمە سوپاس و دەستخۆشیمان هەیە بووی ئەمە لە ڕووی معنێویەوە ئەتوانین ئەوەندە هاوکاریان بکەین. لە وەرزی یاریەکانی خولی پلەیەکی ئەم ساڵدا یانەی بازیان 8 یاری لە نێو یاریگای خۆیدا ئەنجام داوە. جگا لەوەی لە سەرجەم یاریەکاندا تیمی پەیام ئامادەی هەبووە، پەیام مینبەرێکی ڕاستەقینەش بووە بۆ گەیاندنی داخوازی و کێشە و گرفتەکانی یانەی ناوبرا و وەرزش دۆستانی سنوورەکە بە لایەنە پەیوەندیدارەکان. هەر بۆیە لە ئێستادا نازناوی کەناڵی دایکی یانەی بازیانی لێنراوە. کەناڵی پەیاممان ناوە کەناڵی دایکی یانەی بازیان. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای بازیان.